سولين محمد أمين من قناة رودا وسيادة جناب وزير پشتی دخویانیا وایە دەربارەی وەشانە بولتەنێکە نوچەیان بە زمانی کوردی سەر ئەکرانی تلڤیزیۆنا سووری گەلۆ پلانێک ئان پێشنیارێک هەیە کو زمانی کوردی بفەرمی دە دەستگەه و سازیین دن ئێن حکوومەتێدا جه بگرا. گاڤن بێژ بۆ جیبجیکردنا ڕێکەفتنێ برێڤەبەریا خۆسەر ئا دیموکراتیکرە چنە؟ مەکەنیزمان تەبلیکردنا سازیین لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە بسازیین حکوومەتێرە چییە؟ يعني سوف أبدأ من السؤال الثاني إنه تحدثت أنا بلا اش پرسیارە دووەم دەست پێ بکەم. ئەو ڕێکەفتنە کولشامێ دەنابەرە ئەحمەد شەرع سەرۆکۆماری سووریە و مەزلوم عەبدی فەرماندەرێ هێزن سووریایە دموکراتیک هاتم زەکردن حتا نها چافکانی و مەرجع هەموو تێکهێشتنانە. حکوومەت جی هەموو پەیوەندیên خوا یەن divê rêkeftinê de girtiye ber û bicihkirinê. پێویستە بە هەمان ئاوای هێزی سووریایە دموکراتیک جی پابند بن ji بۆ چارەسەرکردنا هەموو دۆزên جودا. سەبارەت بە پرسیارە یەکەم جی زێدەکردنا زمانی کوردی لە تلڤیزیۆنا سووریایە بیرۆکەکە کار لێ تێکردن و بوون بەر بە پێکهاتەیان و بەشێکە ji سیاسەت و ناڤەرۆکە حکوومەتا نودا و دەرفەت ددن زمان و چاندەیên جودا. سووریە وڵاتی زمان و چاندên جودایە. فرەزمانی و فرەچاندی یەک ji تایبەتیên dewlemendîya Sûriyayە و ev taybetî erê niye qet xirab nebûye û nabe ji aliyê siyasî ve ev pirbûn were qirêjkirin. Hemû aliyên Sûriyayê li ser mafê çand û ziman li hevin. Bi taybet di serdema hikûmeta nû de pir zelal tê dîtin û di destûrê de jî amaje pê hatiye. هێزن سووریا دموکراتیک هەسەدێ بە پشتگiriya هێزن هەفەیمانیya ناودەوڵەتیya li dijî Daişê operasyoneke li bajarokê Bisêra li rojhilatê gundewarê Dêra Zorê pêk aniye. Du kesin ku tê gumankirin endamên Daişê bin çavkiriye. Herwiha hêzên Sûriya Demokratîk 4 kesên din ku ew jî guman li wê yekê heye ku endamên Daişê ne li gundê Maşixiyê bakurê gundewarê Dêra Zorê desteserkirine. Ev jî di çarçoveya kampanya ewlekariyê ya berdewam de ye ku Hesedê bi piştgiriya hevpeymaniya navdewletî li navçeyên kontrola xwe yên Bakur û Rojhilatê Sûriyê pêk tîne bi armanca şopandina şaneyên Daişê yên ku tevlî çalakiyên cuda cuda dibin.